تەمەنێکی کەم بەڵام لێهاتوویەکی باڵا. میری تەمەن 8 ساڵان یەکێکە لە بەهرەمەندەکانی سلێمانی لە بواری جیمناستیکدا کە توانایەکی زۆری لەو بوارەدا هەیە و یەکێکە لە براوەکانی پاڵەوانێتی خولەکانی عێراق و هەرێمی کوردستان. فێرخوازە لە فێرگەی جیمناستیکی سلێمانی. من ناوم میردیارە، 9 ساڵم، 4 ساڵ لێرە ڕاهێنان و کردووە، بەشداری پاڵەوانێتی عێراق و کوردستانم کردووە، لە هەردووکیە لێی یەکەم بەدەستهێناوە. من ڕۆژانە سەعات 10 یم بۆ 12:30 و تەمرین دەکەم لەگەڵ هاوڕێکانم. ئەم فێرگەیە 4 ساڵە لە سلێمانی دامەزراوە. ژمارەیەکی زۆر بەهرەمەندی لە بواری ڕاهێنانی جەستەییدا پێگەیاندووە و ساڵانە 300 فێرخواز لە فێرگەکە بەشداری دەکەن. سەرپەرشتیاران دەڵێن لە ڕووی پەروەردەییشەوە هەوڵیان داوە مناڵەکان پێبگەێنن. لێرە مناڵ فێری زۆر شتە بێت، تەنها لە ڕووی فەسەجیەوە نییە جسمێکی باشی بۆ دروست بێ، بەڵکو لە ڕووی زهنیەوە لە ڕووی ڕفتاری کۆمەڵایەتیەوە گۆڕانکارێکی زۆر دروستە بێت لە توانای مناڵەکە لە باوەڕ بەخۆبوون لە گیانی هاوکاری لە گۆشەگیری دوورەکەوێتەوە، لەگەڵیشە توانایەکی جەسەدی باشی بۆ دروستە بێ بە توانایەکی فەسەجی گۆڕانکاری لە ئۆرگانەکانە زۆر ڕۆیە لە سوڕی خوێن لە نەبزاتی دڵی لە ماسوولکەکانی کە ئەمەوەی هۆکارە بۆی کە مناڵێکی تەندروست بۆ ئێستا و بۆ ئایندە بنیاد بنێت. فێرگەکە تایبەتە بە هەردوو ڕەگەز و بەسەر 3 قۆناغ لە تەمەنە جیاوازەکاندا دابەش بووە. 4 ساڵە لێرەم و زۆر خۆشە، هەموو ڕۆژشتی تازەمان فێرەکەن و بۆ تەندروستمان زۆر خۆشە و ڕەفیقی زۆر جان ئەناسم و اینجا 2 سەعات و نیو لێرە تەمرینەکەم بۆ تەندروستیشم زۆر باشە. میر و هاوشێوەکانی دەکرێت چاوەڕوانی ئایندەیەکی باشیان لێ بکرێت. نەمەوێت کە گەورە بم بڕۆمە وڵاتان پێشبڕکێ بکەم لەگەڵ ئاستەکانی تر ببم بە یەکەم. من هاتووم بۆ ئێرە بۆی ئایپاد و موبایل کەمکەمەوە و قەت نەیکەم. ڕەفیقی کەش لێرەیە لەگەڵمان، حەزەکەم ڕەفیق کەسی تریش بێت بۆی لەگەڵ یانە تەمرینکەین و ئەوانی شواز بێن لە ئایپاد و موبایل. فێرگەکە وەک ناوەندێکی فێرکاری و وەرزشی عێراقی و کوردستانی مۆڵەتی پێدراوە. فێرخوازانیش لە هەر قۆناغێکدا بڕوانامەی دەرچوون وەردەگرن. سنوورکەری، دەنگی ئەمریکا، سلێمانی.